ئەگەر بێت و تەماشا بکەین تەماشای بارودۆخی سیاسی کورد بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لەسەر ئاسی سیاسەتی نێودەوڵەتی ئەبینین چەند جار دەرفەتی پێشووتر دەرفەتی بۆ ڕەخساوە بەڵام نەیتوانیە ئەو دەرفەتانە بە هەند وەربگریت و یانبیان خۆستەوە لێرەشدا چێتینەتەوەی لەوانەیە ئەو دەرئەنجام و هۆکارانەی کە بووینە هۆکاری ئەوەی کە سەرکەوتوو نەبی کە ئەو دەرفەت لە ئەنجامی ئەو دەرفەتانە هاتوونەتە پێش زەر و زیانی لە یەک ڕیزی نێوماڵی کووردە یەک ڕیزی نێوماڵی کورد هۆکار و فاکتەری هەیە یەکێک لە هۆکارانە ئەوێ دەوروبەرەکەتە تا چەند ئەتوانی سیاسەتی کوردبوونی خۆت تێدا لە ناو ئەو چوارچەوەی ئەو وڵاتانە جێ بکەیتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستانیش نەمانتوانیوە یەک ریزی و یەک دەنجی و یەک هەڵوێستی بنوینین بەرامبەر بە دنیای دەرەوە و یەکێتینەتەوەش لە ساڵانی ڕابردوو لە چاردێ بەر لە ئێستا لە دروستبوونیەوە تا ئێستا دەیان و سەدان کێشە و گیر و گرفتی هاتوۆتە پێش بەڵام ئەو هەموو کێشە و گیر و گرفتانە بۆ چارەسەر نەکران دوژمنانی کورد چ ڕۆڵێکیان بینیە لە چارەسەر نەکردنی یان یەک نەگرتنی یەک ڕیز نەبوونی ئەو کۆدەنجیە لە ئەوەی بتوان ڕوبەڕووی نێرانی خۆیان ببنەوە یان لەگەڵ دۆستەکانیان هەماهەنگ بن و بتوان قۆناغ بە قۆناغ بچنە پێش و لە نۆهەتەکانیش بەرەو سەرێ زۆر جار هەوڵی ئەوە دراوە کە یەکێتینەتەوەی کۆدەنجیەک دروست بکەن لە سەرکردایەتی کورد و هەموو ئاحزابە سیاسیەکان بە هەموو پێکهاتەوە ڕاجیاوازەکانیشەوە بەڵام بەداخەوە هەموو جار ئەو کۆدەنجیە ئەنجامی خۆی وەکو پێویست نەپێکا و هەرچەندە لەوانەیە هەوڵەکانیش زۆر بەردەوام بن و بەردەوامیش تریش ئەبن ئەگەر بێت و تەماشای ڕۆژهەڵات بکەین ئەو سەرهەڵدانێکی ئێستا سەری هەڵدا بەڵێ هەموو سەرهەڵدانێک پێویستی بە پشتیوانی هەیە بەڵام ئەو پشتیوانیە چۆنە و بە چه شێواز و میکانزمێک کە توانی ئەو پشتیوانیەی بکەیت ئەوانیش خۆیان دەبی لە ناو خودی خۆیان و بوونی خۆیان یەک ریزی خۆیان تەبایی خۆیان بسەلمێنن لەوەی بتوان ڕوبەڕووی هەموو ئەو گۆڕانکاریانە ببنەوە و بتوان سەرکەوتوو بن ئەگەر بە پەرتەوازەیی بی ئێستا ئەگەر بێت بە پەرتەوازەیی بی و دەیان ڕاوبیر و بۆچوونی جیاواز و عەزابی جیاواز و بزوتنەوەی جیاواز و فکرە و بیر و بۆچوونی جیاواز هەبیت پێم وایە سەرکەوتوو نابی و دەرئەنجامیش ئەگەنە پێم وانییە بگەنە دەرئەنجامێکی باشتر ئەگەر بێت و تەماشای باکووریش بکەین وەکو کورد ناتوانین ئەو لاپەڕە خراپەی یان ئەو تەوژمە خراپەی یان ئەو ناوە خراپەی کە لە سەری هەندێکمانە لەلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بیان دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناتوانین وەلای بنین یەکێک لە هۆکارەکان بە ئەگەڕێتەوە لۆ لایەنی بەرژەوەندی ینی تەماشاکەی هەموو بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەگە بەرژەوەندەکانی دەرو دراوسەیەکانمان یەک ئاراستەیە و یەکتی جاهیان وەکو خۆی وەرگرتێ لەبەرەوەی ناتوانن دەستبەرداری بەرژەوەندەکانیان بن ئەگەر هاتو بە دەستبەرداری بەرژەوەندەکانیان من پێم وایە دەبی هەمومە ینی ئەوەش نیمچە سیاسەتێک بێتە ئارا چۆن ئەتوانین خۆ لەو قۆناغەی دەرباز بکەی خۆ لەو ناوەی دەرباز بکەی لەو ڕوئیایی دەرباز بکەی کە ڕوبەڕووت ئەبیتەوە ئەوەش تەنها بە یەک ڕیزی تەبایی ئەکرێت و لە هەمان کاتدا پێویستە ئەوانەی کە جارێکی دیکە ئەیانەوێت تەوژمی یەکێتینەتەوەی دروستکەنەوە هۆکار و دەرئەنجامەکانی دەستنیشان بکەن و چێش لێرەدا تاوانبارە بە هەر هەموو ئاحزابە سیاسیەکان لە ڕووی حەقلی لە ڕووی فکری لە ڕووی کردداریەوە و ڕوبەڕووی ببنەوە لۆ ئەوەی هەموو تاچی کورد کۆمەلگای کوردی وونەتەوەکەی خۆشمان ئاشنایەتی هەبی دەگە ئەو ئەحزابە سیاسیانەی کە ئەیانەوێ یەکێتینەتەوەی سەرکەوتوو نەبی جا بە پیلانی دوژمنانە نەیارانە نەعەزانە یان سیاست ئەجندایەکی دەرەوە هەیە لۆ ڕوبەڕووبوونە و شکەست پێهێنانی یەکێتینەتەوەی بەڵام ئەکرێت ئەزمونیش لە سەرکردە سیاسیەکانی ڕابردوو وەربگرن ئەوانەی کە کۆچیان کردو لە ژیاندا نەمانیان ئەوانەی کە لە زینداندانە ئەکرێت سوودیان لێ وەربگرن ئەزمونیان لێ وەربگرن لەوانەیە پرسیارێک بکرێت بۆ کورد تا ئێستا بەو شێوەیە ینی ئەو شێوەیە هێزانی ئیقلیمی و نێودەوڵەتی لە ساحەی کوردستان کاریگەریان هەبووە و یان کورد کاریگەریەکی ئەوتۆی نەبووە بێگومان ئەو پرسیارە بەوە وەڵامە درێتەوە کە یەکەمین جار هێزەکانی کوردی خۆجێیەکان کوردە خۆجێیەکان نیانتوانی یەکگیر بن واروایە کەڵوێز بن سنووری کوردستانیان پێ پارێزرەوە ئەوانەی کە تا ئێستا توانیویەتیان دەسەڵاتێکیان هەبی ئەوانیش بە هەمان شێوە
دووچاری گەندەڵی و هەروەها ترسی فشاری نێودەوڵەتی و ئیقلیمی لەسەریان وایان کردێ بە بەردەوامی ڕاڕابن و هەروە هەمیشە زۆربەی کات لە زەخت و فشارەکان هەڵاتوو بن و هەروە دەستبەرداری خاک و نیشتیمانی خۆیان بن بۆ ئەوەی ئەم کاریگەری نێودەوڵەتی و ئیقلیمیەکەم بکرێتەوە وهروەها هێزی ناوەخۆی بەهێز بکرێت لە هەموو هەر چار پارچەی کوردستان کە یەکگیر بن یەکەڵوێز بن وهروە پاشقول لێک نەدان وهروە خزمەتی بێگانە نەکەن و هەروە خزمەتی خەڵکی خۆیان بکەن لەبەرەوەی کورد نەیتوانیوە خزمەتی خۆی بکات و خزمەتی میلەتی خۆی بکات هەمیشە پاشکۆ بووە وهروەها پاشگیری هێزەکانی دیکە بووە وهروەها دەستبەرداری سیستەم و وهروە یاسا و ڕێسای خۆی بۆ بێگانە بەڵام بۆ ناوە خۆی یاسایەکی تند و وهروە نەخوازراوی بەسەر میلەتی خۆیدا سەپاندووە ئەمەش وا کاتێک کە هێزە ئیقلیمیەکان و هەروە هێزە نێوەخۆیەکان زیاتر و زووتر درزەکانی کورد پێ بناسێن و بیان ناسن و هەروە کاریگەریان لەسەر دروست بکەن هیوادارم کورد پێداچوونەوەیەکی گشتی بەڕەوتی سیاسی و هەروەها نیشتیمانی و کوردایەتی و خاچیبوون و هەروەها پارێزگاری لە نیشتیمان بگرنە بەر و هەروەها چارەسەری کێشەکانیش بکەن.